سنووری نێوان دوو وڵات نییە، بەڵکو سنووری نێوان دوو پارێزگای هەرێمێکە. تەلبەندکردنی پردێک ڕێگری لە هاتوچۆی پیادە ئۆتۆمبیل کردووە لە نێوان پارێزگاکانی هەولێر و دهۆک. بە جۆرێک ئەستەما هیچ کەسێک دەربازی نابێت. ئەم پردە تەلبەندکراوە لە هەولێر قەزای خەبات و لە دهۆکیش ناحیەی کەڵک بەیەکەوە دەبەستێتەوە. نزیکەی 2 مانگ دەبێت چارەنووسی دانیشتوانی هەردوو سنوورەکە بەهۆی ئەم پردەوە بە جۆرێک شێواوە کار و کەسابەتیان لەدەست داوە. ڕێکارەکان بەم شێوازە تێربەندکردنە ناشارستانێتە. بۆ داوا لە یەکەی ئیداری پارێزگای دۆک دەکەین ئەم پردەمان بۆ بکاتەوە بۆ ئەوەی کەەوە کاسبکارانش بستنەوە سەر ئیشوکاری خوان. یان 2 مانگە کەرەتینا هیچ لە ئەمەوە عێراق هیچ جسترەگەوا لە حیم نەکراوە. دەرەی ئاژەلە ناو قەفەسی کردیە. هیچ معنای نییە. من هاتووم لەسەر ئەو بەریە دەچێ بەردەڕەش دەری دەبی کارزانێت ئیلا دۆکبی ئەوجە دەربازبی. ئەگەنا دەرباز نابی دەچێ ئەو بەری دستری لە دەرکاکە و پردەتان لێ ناکەنەوە. پردێکی بازرگانیە بە دیاریکراوی سەبارەت بە قەزای خەبات و ناحیەی کەڵکەوە دەکەوێتە نێوان سنووری پارێزگای دهۆک و هەولێرەوە. دانیشتوانی ناوچەکە دەمێکە نیگەرانن، دانیشتوانی ناوچەکە دەمێکە داوا دەکەنکەوە ئەم تەلبەندە لابرێت بۆی بتوانن بە ئاسانی هاتوچۆی ئۆتۆمبیل و هاتوچۆی پیادە بکەن. هەردوو دانیشتوانی نێوان قەزای خەبات و ناحیەی کەڵک پەیوەندێکی کۆمەڵایەتی پتەویان لەگەڵ یەکتر هەیە، بەڵام بەهۆی داخستنی پردێکەوە نزیکەی 2 مانگ دەبێت لێکتر دابڕاون. جگە لە پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بە مەبەستی نەخۆشخانە و کار و کەسابەتی ڕۆژانەشیان ناتوانن هاتوچۆ بکەن. بۆیە دانیشتوانی هەردوو سنوورەکە داواکارن هەرچی زووە تەلبەندکردنی پردەکە لا ببرێت. ماڵوێرانێ کارامەینە کەتەواتە وەرە سێبیران کەرەتینە کرا وایە 14 ڕۆژان ئەمە 52 ڕۆژەوە کەرەتینە کراینە. ئەو بە 14 ڕۆژی ئەرزاق بە کامل یۆڕۆیی خێرخوازی بارزانانی. بەڵام ئەمە کەینێ چێ هات بەمەی گوتیە وەرە دینارێک ئەوە دەرزیەک ئەوە کێکێک ئەوە نانەک لۆنگۆ لە سنوورەی بپەڕێەوە ڕێکار و یاسا و شێوازی نوێترەیە. ینی بەڕاستیەوە جێگای نیگەرانی ئەم خەڵکە ینی بێزار بوو ماوەی چ ڕۆژە خەڵک لە ماڵە بێکار و کەسابەت خەڵک پابەندی ڕێنمایە خەڵک لەگە ڕێنمایەکاندایەکە حکوومەت دابنێ خەڵک پابەندە بەڵام خەڵکی ژەگەل ئەوەدایە نان و ئاوی بدەیتێ نەوتی بدێتێ کارەبای بدەیتێ. بۆ ئەم مەبەستا NRT پەیوەندی بە ژمارەیەک بەرپرسی هەولێر و دهۆکەوە کرد، بەڵام سەرجەمیان باسییان لەوە کرد کە هۆکاری تەلبەندکردنی پردەکە لە چوارچێوەی ڕێکارەکانی خۆپارێزیە لە کۆڕۆنا لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا ئیدارەی پارێزگاکان ڕێکارەکانی خۆپارێزیان گرتە بەرو بەڕێککەوتنی نێوان هەردوو ئیدارەی پارێزگای هەولێر و دهۆک ئەم پردە تەلبەند کراوە. ئەگەرچی ئێستا هەنگاوەکان بەرەو ئاسایی بوونەوە چووە و ئاسانکاری بۆ هاوڵاتیان کراوە، بەڵام هەنگاوی ئاسانکاریەکان ئێرەی نەگرتۆتەوە. محەممەد عامر NRT هەولێر.